پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یەکێک بوو لەو تەوەرانەی کە لە کۆبوونەوەکانی دوێنێ و لە میانی سەردانەکە ئەردۆغان بۆ بەغدا و هەولێر باسکرا پرسێکی گەرم و جدی بوو. بە پێ و زانیاریانەی کە دەست میدیاکان کەوتووە لە کۆبوونەوەکانە جەخت لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کراوەتەوە و تورکیا هەموو ئامادەکاریەکی خۆی و ئامادەی خۆشی بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم پیشان داوە. باسم ئەوادی وتەبێژی حکوومەت عێراقا بە کوردستان 24 وت کە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەنگاوێکی باشی بڕیوە و ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی تورکیاوە هەبووە چارەسەر کراوە. ئێستا ئەوەی ئەو ئامادەیە کە بە بۆری یەکدا نەوتی کوردستان هەرناردە بکات. وتەبێژەکە باسیەوەشی کرد کە ئەوەی ماوەتەوە هەندێک وردەکاری گرێبەستەکانە کە بێت لە نێوان هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە ڕێکەوتنی لەبارەوە بکرێت لەوانەش گرێبەستی کۆمپانیا بیانەکانە کە ئەمە خاڵێکی گرنگە تا ئێستا بۆتە هۆکارێک بۆ دەستپێنەکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. لە وەڵامە وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێت لە دەستوردا هیچ مافێک بە حکوومەتی فدرالی نەدراوە کە دەستکاری گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستان بکات. واتە ئەمەش خاڵێک یاخود کارتێکی گرنگە کانیشانی عێراقی بدرێتەوە و لە دەستوردا تایەتی بە هیچ شێوەیەک بۆی نییە دەستکاری ئەو گرێبەستانە بکات کە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم بابەتە گرنگە هەروەک چۆن لە سەردانی ڕەجەب تایب ئەردۆغان بۆ هەرێمی کوردستان باس کرا و لە ماوەی ڕابردووشدا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی لەگەڵ ناردنی هەر شاندێکی بۆ عێراق باسی کردوتەوە. پێویستە کە ئەمڕۆژ لەسەر ئەم بابەتە بوەستین و قسەی گرنگتر هەیە کە شارەزایەکی بواری وزە قسەی لەسەر دەکات. ئەویش بەڕێز شەهریار شێخلەرە میوانی ستۆدیۆمەیە. بەڕێز شەهریار بەخێر هاتیەم کاتت باش. سەردانەکە چی تازەمان پێڵێت؟ ینی دەمێکە هەوڵە درێ بۆ دەستپێکردنەوەی هەناردە. ئێستای تر سەرۆکۆماری تورکیاوتی ئێمەش ئامادەین کەواتەم سەردانە چیمان پێڵێ؟ لە ڕاستیدا لە مێژە تورکیا هەرێمی کوردستان بە کۆمپانیا نەوتەکان ئامادەی خۆیان دەربڕیوە. ئەمڕۆژ ئەپیکۆر دیسان ئامادەی خۆی دەربڕیەوە حتا پێشنیاری ئەوەیدا کە بە شێوازی پێشتر بەو شتێک کە تا ئێستا ڕێکەوتین لەسەر کراوە بەردەوام بن حتاوکوێ ڕێکەوتونێکی نوێی بۆ دەکرێت. یعنی من پێم وایە ئەوەی وە لەسەر ئەم سێلایەنە بۆ تاوکن ئێستا زۆر لە مێژە هەمووی جێبەجێ کراوە و ماوەتەوە سەر حکوومەتی فدرالی. لە ڕاستیدا تەنیا شتێکی کە ئێستا بە نسبەتی هەفتەی لەو پێش 2 هەفتە لەوە پێش کراوە ئەوەیە کە لە سەردانی ئەردۆغاندا تاکیدێکی زیاتر کرا چون دەزانین حکوومەتی هەرێم چەندین جار حەولی داوە و تەنانەت هەر لە ماوەی دە ڕۆژدا پاش 25 سی 2023 ئامادەی خۆی دەربڕی بۆ ڕادەستکردنەوت بە حکوومەتی فدرالی کۆمپانیا نەوتیەکان هەروە و لە سەردانی ئاخری سوودانی بۆ ئەمریکای لەسەر ئەو شتە زەختێکی زۆر کرا. تەنیا شتێکی کە لەم سەفەرەدا بە بڕوای من گۆڕدرا ئەوە بوو کە گوشارەکان زیاتر ببێ بۆ سەر حکوومەتی فدرالی بۆ ئەوەی کە یەکلایی بکاتەوە کە ئایا ئامادەیە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێت یان ناچۆن ماوەیەکی زۆرە بەس کات دەکوژرێت لەم بابەتەدا پێشکەوتنێک لە بەغداوە نابینین. تاکە لایەنیشەکە ناڕازیە وە باشە پاساوی ئەوەیە کە بێ چاو بە گرێبەستەکانی کۆمپانیا نەوتیەکان نابەخشێنرێتەوە چەند پاساوێکی دیکەیە. ئەم پاساوانە تا چەند واقعین؟ دەزان چۆن ئەگەر حکوومەتی بەغدا بەڕاستی نیازی ئەوەی هەبێت کە ئەم پاساوانە یا ئەم بابەتانە چارەسەر بکرێن من پێم وایە زۆر شتێکی بەسیتە چۆن کۆمپانیا نەوتیەکان کە ئێستا ئەوان دەبێت لەسەر ئەم شتە کێشیانە بێ ئامادەی خۆیان دەربڕیەوە بۆ دانوستاندن. ئەم شتە بابەتێکی زۆر ئاسانە زۆر بابەتێکی سەهلە بابەتی بەرژەوەندی دارایی و شایستە داراییەکانی ئەو کۆمپانیانەیە لەوانەیە بتوانن بسازن بە شێوازی گرێبەستەکانی کە بەغدا پێیان پێشنیار دەدا یان لەوانەیە لە دانوستانەکاندا بگەنە نقطەیەکی سێهەم. بەڵام ئەوەی کە گرنگە تاوکن ئێستا ئەو هەنگاوە جددیە لەلایەن بەغداوە نابیندرێت کە ئەو نیازەی هەبێت کە بتوانێت ئەم شتە بەزووی چارەسەر بکات. دەنا ئەگەربی هەوێ من پێم وایە شتەکان زۆر شتێکی بەسیتە ڕێکەوتینێکە و کۆنتراکتێکە و گرێبەستێکە بە شێوازێک تاوکن ئێستا کراوە بەغدا ڕەخنەی لەسەری هەیە لەوانەیە بکرێت بە شێوازێک لەم دوو شێوازی بەغدا یان ئێستا ڕێکەوتین لەسەر بکرێت یان شێوازێکی سێهەم بۆ ئەوە دەبێت دانوستاندن بکردرێت. من پێم وایە بۆ ئەوە لە میدیاکاندا چارەسەر ناکرد لە شتێکی کە ئێستا لە بەغداوە دەبینیت
ئەگەر نیازێکی جدی هەبێ بە دڵنیاییەوە کۆمپانیاکان بانگ دەکات و لەوانەیە زۆر خێراش بگەنە نەتیجە. و تەنانەت دەتوانێت کە گۆڕانکاری لە گرێبەستەکانە بکە؟ ئەم گرێبەستانە بە بڕوای من گرێبەستێکی دەستوری و یاسائین. ئەگەر حتا بگەڕێینەوە سەر ڕێی دادگای ناوبژیوانی پاریس لەسەر بەرهەمهێنان و تەنانەت گواستنەوە و تەنانەت هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانیش هیچ ڕخنەیەک نەگیرە. واتە ئەوەی کە کۆی ئەم پرۆسەیەکی دەستوریە و گرێبەستەکان بەشێکە لەم کۆی پرۆسەیە و گرێبەستەکانیش گرێبەستێکی دەستورین. بەڵام بەغدا دەڵێ ئەمن بە پێی سیستمێکی خۆم و ئەوەش لێرەدا خراپنی ئاماژەی پێ بکەین کە بەغدا یاسایەکی نەوت و گازی نییە کە لەو یاسای نەوت و گازدا شێوازی گرێبەستەکان دیاری کرابێ. بەڵام بە پێی سیستمێکی کە لە کۆنەوە لە بەغدا هەبووە ئەوان بە پێی بەجیاتی ئەوەی کە هاوبەشی لە بەرهەمدا بکەن تکنیکال سرویسە و ینی کرینی خەدەماتی فەنیە لەبەر خاتی ئەوە خەدەماتی تکنیکالە. من پێم وایە ئەم گرێبەستانە گرێبەستێک نیە کێشەیەکی گەورەی هەبێت لەوانەیە لەسەر بەشێک لە ڕقەمەکان بکردرێ قسەی لەسەر بکردرێ کەمتر یا زیاتر بکرێ. بەڵام دیسان ئەگەر بەغدا نیازی هەبێت تەنانەت بۆ گۆڕینشی من پێم وایە دەرکە ئاواڵەیە لەلایەن هەم حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم کۆمپانیا نەوتیەکانەوە. باشە نەبوونی نیازی عێراق بۆ هەناردەکردنەوە تا چەند پەیوەندی بەو پابەندیەوە هەیە کە لەگەڵ ئۆپیکا هەیەی کە لە بروی ئەو پابەندە بە بڕیارەکەی ئۆپیکەوە بەکەمکردنەوەی تا چەند پەیوەندی پێوە هەیە ئەنی کاریگەری هەیە لەسەری بەرپرسانی بەغدا چەندین جار باسی ئەویان کردووە کە ئێمە لە هەناردەنەکردنی نەوتی هەرێمی کوردستان تووشی کورتهێنان لە پشکی خۆمان لە ئۆپێک نەبووین واتە ئەوەی کە دەتوانێت ئەمە خاڵێک بێت. بەڵام ئەگەر بەغدا بیهەوێت بازار ئێستا لەوانەیە بۆ چەند مانگی داهاتوو خواست لە بازارەکان زیاتر ببێت و پێویستیەکی زیاتری هەبێت بۆ ئەوی کە بەغدا تەنانەت لە دانوستانەکانی ناوئۆپێکدا باسی ئەوە بکات کە پشکی خۆی زیاتر کات. بۆیە من پێم وایە دەتوانێت ئەمە هۆکارێک بێت بەڵام هۆکارێکی زۆر پتە و هۆکارێکی زۆر قورس نییە و دەکرێت ئەوە چارەسەرکرێت. کەواتە چییە منێتەوە کە نەیکا و نیازەکەی چییە؟ من پێم وایە نیازەکە نیازێکی سیاسیە هەر پێشتریش کە باسم کردو نیازێکی سیاسیە و پێویستە لە ڕێگای سیاسیشەوە چارەسەر بکرێت. ئەم شتانی کە تا ئێستا لە ڕێی بەغداوە دەبیستێ ئەمن بە بڕوای من هۆکارێکی تەکنیکال یا هۆکارێکی پێوەست بە نەوەد نییە پێوەست بە بازاری نەوەد نییە هۆکارێکی سیاسی و هیوادارم چارەسەر بکرێت. باشە پێ دوایە داهاتووی کەرتی وزە و نەوتیش بە تایبەت و دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەگشتی لە عێراقدا چی بەسەر دێت بەهۆی ئەم هەموو کێشە سیاسیەوە ینی داهاتووی ڕوونی هەیە یاخودنا؟ عێراق وڵاتێکە کە لە ڕووی یەدەکی نەوتەوە پێنجەم وڵاتی خاوەن یەدەکی گەورەی نەوتەوە ئێستا سووەم وڵاتی گەورەی ئۆپێکە لە هەناردەکردنەوەی نەوتدا بازارەکانی جیهانی پێویستیان بە نەوتی عێراقەیە و من پێم وانییە کە تووشی ئەو ئەستەنگە ببین کە نەوتی عێراق جارێکیکە لە بازارەکانی دنیا پسر درێتەوە یعنی تا ئەو ڕاستەیە خراپ نابیندرێ. بەڵام ئەوەی کە هەیە تاچڕادەیەک دەکردرێ ئەو نەوتە لە خزمەتی بەرژەوەندی عێراقیەکان بەکاربهێنرێت و بە شێوازێک بێت کە هەموو عێراقیەکان بتوانن سوودی لێ ببینن ئەمە گرنگە کە لەوانەیە کاتی بوێت تا عێراق بگاتە ئەم شوێنەی کە ئابوووریەکەی بەگشتی و کەتی نەوتەکەی بە شێوازێکی دروست بەڕێوە ببردرێت. بەڕێز شاریار شەقلار شارەزای بواری وزا سوپاس بۆ شیکردنەوە.